گەڕێکی مەیدان یەکێکە لە گەڕەکە کۆنەکانی قەزای خانەقین و مێژووی دروستبوون و بنیادنانی دەگەڕێتەوە بۆ سەرەتای بنیادنانی شارەکە. لە ئێستاشدا زیاتر لە 150 خانووی ئەو گەڕەکە کە مێژووی دروستبوونی دەگەڕێتەوە بۆ زیاتر لە 100 ساڵ مەترسی لە ناوچوون و ڕووخانیان لەسرە. بۆیە هاوڵاتیان و دانیشتوانی ئەو گەڕەکە داواکان لە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان ڕێگە نەدەن هەروە ئەو گەڕەکە لەناو بچێت. شنو هذه اثريه مثلا اي لبشتما اي مالي لقشتان هي مال اثريه ايبي وكوبريشي كوبي بيرميا فيبدا كاين حكومات اي مناطق لك وقت اثريه يك عنايتك بباريزيت راو خلق تاك بدا يك سياحيك خلق ما سيدي بكات يك خو من حبتها صار عمل ما باوغ بابين مشي ميدان بيابينا هي اي بنايه اقل شيء يمكن 3 صار 2 صار 3 صار مالگان زور كونيه يعني مالگي سير بعي خانقين بدار كليا سقفغاني بس ولكن صراحه يعني اي رمنن اي كان مال جايت لي تاثيره يعني اكاد يعني منطقه قالك اي مناطق اثريه يعني مفروض يعني جهات حكومتي يعني بيجن جماعات اثار بين متابعي بكن ليل وبخريد برميدو سەرۆکی شارەوانی خانەقین دەڵێت ڕێگە نادەین بە هیچ شێوەیەک هاوڵاتیان کاری نۆژەنکردنەوە و ڕووخاندن لەو گەڕەکەدا ئەنجام بدەن چونکە ئەوە بەشێکە لە مێژووی شاری خانەقین. ڕێگەمان نەداوە کە ئەو خانوانە بە هیچ شێوەیەک دەستکاری بکرێت بۆ نوێژەنکردنەوەیان بەپی یاسا ئەبێ لەلایەن لیژنێکی پسپۆڕەوە نوێژەن بکرێنەوە. ئێمە کێشەی سەرەکیمان ئەوەیە دایرەیەکی شوێنەوارمان نییە کە بتوانێت ئەو کارانە ئەنجامدا لە شاری خانەقین. زیاد لە 150 خانومان هەیە تەنیا لە گەڕەکی مەیدان کە پێویستیان بە نوێژەنکردنەوە هەیە و پێویستیان کە شوێنی ئاسەوارن باقی شوێنەکانی تریشمانەیە. قەزای خانەقین بەهۆی ئەوەی یەکێکە لە کۆنترین شارەکانی عێراق و هەرێمی کوردستان بەدەیان شوێنەواری مێژوویی لەم شارەدا بوونی هەیە بەڵام وەک پێویست ئاوڕیان لێ نەدراوەتەوە و نەتوانراوە بەبوونی ئەم شوێنەوارانە بکرێتە ناوچەیەکی گەشتیاری بەڵکو بەشێکیانیش مەترسی لە ناوچوون و ڕووخانیان لەسەرە. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.